ئاریلانە ڕۆژێکی نوێی ئێوەش باش بە هیوایەوەی کە ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامرانی بێ بۆ تەواوی بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ و تەواوی کوردان لە هەر پارچێکی ئەم گیانە بێت. دیارە هەڵەبجە بە پێی ئەوەی کە لەسەر خاکەکەی گازێکی ژەهراوی کوشندەی کیمیایی بەکارهاتووە، ئەمە وا پێویست دەکات بۆ پاکردنەوەی ئەو گازە و نهێڵانی کاریگەریەکانی بەردەوام ڕێژەی سەوزایی لەم شارەدا زیاد بکرێواتە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەگشتی پێویستە بەردەوامی چالاکی ژینگەی وجودی هەبێت و پێویستە بەردەوام چالاکوانانی کۆمەڵی مەدەنیوانەی لە بواری ژینگەدا کارەکەن چاویان لەسەر بەرفراوانکردنی ڕێژەی سەوزایی بێت. ئەگەر چی تا ئێستا هەڵەبجە خاوەنی ماستەر پلانێک نییە بە پێیەوەی کە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە تاوەکو ئێستا سەرقاڵەوەیە کە ماستەر پلانێکی تایبەت هێبێ بۆ شار تاوەکو ڕێژەی سەوزایی شار بە جێگیری دیاری بکات، بەڵام بە پێی ئەو داتانەی کە هەیە لە بەردەستداوە لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە دەستمان کەوتووە ڕێژەی سەوزایی لە هەڵەبجە خۆشبەختانە 13.5 بۆ 14 کە ئەمەش نزیک بۆتەوە لە ڕێژەی ستانداری جیهانی کە دەڵێن دەبێت لە 120 بێت. ئەوەی کە هەیە بەردەوام لە هەڵەبجە هەڵمەتی چاندنی نەمامیشەیەوەم هەڵمەتانە بۆ خۆی کاریگەریان هەیە. لەگەڵەوەشدا ساڵی ڕابردوو هەمومان بینێری ئەو ئاگرە بێڕەحمە بووین کە سروشتی ناوچەکەی سووتان و هەزاران دۆنم دارستانی سروشتی و پوش و پاوانی سووتان لە بەرامبەر ئەمەشدا ژینگە پارێزەران و چالاکوانانی باری ژینگە لە شوێنی سووتانیەوە ئاگرا هەڵمەتێکی ناشتنی نەمامیان وەکو ڕەمز جارێکی دیکە دەست پێکردەوە بە هیوایەوەی کە ناوچەکە بەرەو سەوزی باشتر بڕۆ بۆ قسەکردن لەسەر ڕێژەی سەوزایی هەڵەبجە و گرنگی سەوزکردنی هەڵەبجە و پێداویستیەکانی و لەمپەرەکانی بەردەمان پرسەیە ڕاستەخۆ لەگەڵ یەکێک لە چالاکوانەکانی بواری ژینگە سەرکاو فەیرۆز کە خۆشی فەرمانبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجەیە گفتوگۆکەمان بەردەوام دەکەین. کاک سەرکاوەگەر پێم بڵێ هەڵەبجە ئێستا دۆخی چۆنە، ڕێژەی سەوزایی لەم شارەدا چۆنە و ئێوە وەکو چالاکوانانی بواری ژینگە تا چەندێک لە ڕێژەکە ڕازین و پلانتان بۆ بەردەوامیدانی چییە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات. قسە و باز لەسەر ژینگە زۆر هەڵەگرێ، بەڵام ئەم بابەتێکی ئێوە دیاریتان کردو بابەتێکی زۆر گرنگەوە پێویستە قسەی لەسەر بکەین و بیخێنە ڕووبۆ با بڵێن هەموو دانیشتوان و هەموو خەڵکی کە بزانن ئاستی سەوزایی و ڕێژەی سەوزایی لە شاری هەڵەبجە و لە سەرجەمی کوردستانە لە چه ئاستێکایە. بەڕاستی ئەمە کە باسی ڕێژەی سەوزاییەکەین تەنها نابێ با بڵێن تەرکیز بخێنە سەر ژمارەی دار، بۆیە پێویستە با بڵێن لایەنی بیۆلۆجی و جۆری دارەکان و کەشوهەوا گونجاندنیان لەگەڵ شارەکەیە چۆنەڵی هەڵسەنگێنین و بزانین لە چه ئاستێکین. بەڕاستی چەند پێوەرێک هەیە بۆ دیاریکردنی ڕێژەی سەوزایی شارێک یان زانینی ڕێژەی سەوزایی شارێک. بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان بەگشتی ئەتوانم بڵێم و لە هەڵەبجەش بە تایبەتی پێوەرێکی دروستمان نییە بۆ ئەوەی بزانین بە دڵنیاییەوە ڕێژەی سەوزاییمان چەندە، بەڵام چەند پێوەرێکەن ئێمە ئەتوانین بۆ نمونە ئیشیان لەسەر بکەین. ئەو پێوەرانەی کە زۆر با بڵێن لە ژیانە کاریان پێگرێ پێوەری با بڵێن تاکە، بەرکەوتەی تاکە تاک تا چەند با بڵێن ڕووبەری شارەکە دابەژەکرێ بەسەر ژمارەی دانیشتوانە ڕووبەری مەبەستم سەوزایی شارەکە دابەژەکرێ بەسەر تاکانی ئەو شارەیە بۆ ئەوەی بزانین ڕێژەی چەندیان بەرەکەوێت. لە شارە پێشکەوتوەکانە کە لە ئاستێکی بەرزی سەوزایان و پێشەنگن تاک لە سەدا با بڵێن 50 ببوورە لە ڕووبەری 50 مەتر چوارگۆشەی بەرەکەوێ، واتە بۆ هەر تاکێکی دانیشتووی ئەو شارە لە سەدا با بڵێن 50 مەتر چوارگۆشە ڕووبەری سەوزایی بەرئەکەوێ. بەپێی پێوەری با بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانیش WHO هەر تاکێک پێویستە بەلانی کەمەوە 9 مەتری چوارگۆشە 9 مەتری دووجا ڕێژەی سەوزایی بەربکەوێت. پێوەرێکی تر هەیە کە پێوەرێکی زۆر ئاسانە، ئێمە ئەتوانین لە ماڵەکانی خۆمانەوە هەستی پێ بکەین بزانین ئەو شارە تا چەند با بڵێن لە ئاستێکی باشای ڕێژەی سەوزایی. ئەوش پێوەری 300 مەبەست چیە لەم پێوەرە؟ ئەوەیە کە لە پەنجەرەی ماڵەکەی خۆتەوە تۆ ئەبێ 3 دار ببینی، ینی لە پەنجەرەی ماڵەکەی خۆتەوە تۆ پێویستە 3 دار ببینی و لە کۆڵانەکەتا ڕێژەی سەوزایی ئەو کۆڵانە لە سەداسی کەمتر نەبێ. 300 ئەفومکەی 300 مەبەست لی ئەوەیە کە 300 مەتر لە دووری ماڵەکەی خۆتەوە لە شوێنی نیشتە جێبوونتەوە بگەی بە پارکێک یان بگەی بە حەدیقەیەکی سەوزایی، واتە 5 بۆ 10 خولەک بە پیادە بگەیتە ئەو
ڕوبەرە سەوزایی کە هەیە ئەمە پێوەرێکی زۆر سادەیە ئێمە ئەتوانین هەڵسەنگاندنێکی بۆ بکەین و تاکان ئەتوانن خۆیان بزان ڕێژەی سەوزایەکە تا چەند گونجاوە. هەڵەبجە لەم دۆخەدا لە چ قۆناغێکدایە ئەگەر ئەمە کۆتا پرسیاری من بێ بە کورتی جوان بیتەوە هەڵەبجە لە ڕووی سەوزایە چۆنە لە جێگەی تۆمەحیەوە یا کار بۆ بەرفراوانکردن ڕێژی سەوزایەکە. خۆشبەختانە سنووری پارێزگای هەڵەبجە ئێمە وەکو سنووری پارێزگای هەڵەبجە لە ئاستێکی زۆر باشایە ئەتوانم بڵێم ڕێژەی ستانداردی بە زیادەوە تێپەڕاندووە وەکو ڕوبەرە جوغرافیەکەی پارێزگای هەڵەبجە بەڵام وەکو ناوشاری هەڵەبجە بەداخەوە ئەتوانم بڵێم ئەو ڕێژەیە لە ئاستی تموحی ئێمەیانە و ئەو ڕێژەیە ستانداردی تێنەپەڕاندووە لەبەر چەند هۆکارێک لەبەر فراوانبوونی شارەکە با بڵێن و دروستکردنی خانوو و با بڵێن ئەو کارەساتە ژینگەیانش کە لە ناوچەکەیان ڕوەیەن کە خۆیان بینێتەوە لە سووتانی دارستانەکانمان یان نەخۆشکەوتنی دارستانە دەستکردەکانمان کە بە 30 شاری هەڵەبجە دانرێن بە چواردەوری شارە کە خۆیان لە دارستانی سنەوبەری ئەبینەوە بەڵام ئەمە مەترسیەکە زۆر ئەوە نییە کە بڵێم ڕێژەکە زۆر کەمە ڕێژەکە باشە بەڵام ستاندارد نییە یعنی ڕێژەی ستانداردی تێنە پەڕاندووە بۆیە ئەکرێ و لە هەڵمەتی جۆرا و جۆرا و لە کاری گونجاوە بۆ بواری ژینگە ئەوانە برەو بە شارەکە بین و ڕێژەی سەوزایی لە شارەکەی زیادکەن و جۆری ئەو نەمام و درەختانەی کە لەگەڵ ئاو هەوای شارەکەی ئەگونجێن بۆ شارەکەی دابین بکەین و زایدەن غاباتەکانمان نوێ بکەینەوە 30 شارەکە کە بە چواردەوری شارەکایە نوێیان بکەینەوە بیان پارێزین لە نەخۆشیەکان و غاباتی نوێش دروست بکەین. ژی دەستان خۆش بە هیوایەوەی کە بتوانن لایەندەدا فەرمانگەی ژینگە لەگەڵ فەرمانگە پەیوەنددارەکانە دەرسانی دەستکرد دروستکەن چونکە لە لێدوانێکی تایبەتشدا هەر بۆ ڕۆژێکی نوێ کە پارێزگاری هەڵەبجە قسەی تێدا دەکات ئاماژە بۆ دەکات کە لە ئەم ساڵدا پلانیان هەیە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کار بۆ دروستکردنی دارستانی دەستکرد لە سنووری پارێزگای هەڵەبجە بکەن و یانەوێت ڕێژەی سەوزایی هەڵەبجە زیاتر بەرزکەنەوە چونکە ئەم شار و شارەکانی دیکە هەرێمی کوردستان بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کەشوەوە زۆرترین پێویستی بە ڕێژەی سەوزایی هەیە تاوەکو بتوانێت لە گۆڕانکاریەکانی کەشوە هاوکارێک بێت بۆ گەڕانەوەی ئەو باڵانسەیە.